بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە لە شیرک و تاوان پاراستوێتی و نەیهێشتووە هیچ کاتێ تووشی غەڵەت بێ ڕۆژە ڕۆژان سوزدەیەکی بۆ بتێبردبێ ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا درۆیەکی لێ بیسترا بێ ڕۆژە لە ڕۆژان دەستپیسیەکی لێ بینرا بێ ڕۆژە لە ڕۆژان لە داوێن پیسیەکە بینرا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک بەعکسەوە هیچ کاتێک گومانێکیش نەبووە لەسەر سەردان و هاتوچۆ و هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە ئا بەو شێوەیە پاراستوێتی هەتا جارێکیان لە بنیادنانەوەی کەعبەیە هەموو گەنجەکانی ئەو کاتە کە دنیا زۆر گەرمە شەواڵەکانیان دائەکەنەوەی خەنە سەر شانیان بۆ ئەوەی کە بەرد و خشتەکان شانیان نەڕوشێنێ بەڵام بەس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خشتەکە ئەخاتە سەر شانێکی ڕوت عەباسی مامی پێیە فەرمێ تۆش ئەگەر شەواڵەکەت داکەنیت و بیخەیتە سەر شانە بۆ ئەوەی کە تۆزێ شوێنەکە نەرمکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مجرد ئەوەی کە شەواڵەکەی داکەنێت و شتی تری دیار لە ژێر و لەبەرایە یخاتە سەر شانی لە هۆش خۆیەتی لە هۆش خۆی چوونەکەی نەخۆشی نییە هاوارەکە فەرمێ ئیزاری ئیزاری شەرواڵەکەم شەرواڵەکەم بەڵام لە ئەدەبی خۆیە کە مامێتی هاوتەمەنی خۆیەتی نایوێ سەرپێکی مامی کاکا فەرمێ تۆ شەواڵەکەت داکەنە سێرم ئەدەبەکە بەڵام کە دایەکەنێ خوای گەورە ئاگادارێکاتەوە زوو شەواڵەکە لەبەرکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هۆش خۆیەتی لە شوێنێکی ترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەوێکیان لەگەڵ ڕەفیقە شوانەکەیە سيري أم قصير كنت خابزان سنجوانا فما أبصر لي غنمي حتى أسمر هذه الليلة بمكة كما يسمر الفتيان بغمري خوا صلى الله عليه وسلم بدري إيش هاي تاريخي جنجي أخوي روجا روجان خوشيا غازينويا سينمايا كشونا دري مانويا حفلة أهنجك هوكو همو جنجي كتر باو شوانەکەی خۆی ئەڵێ چاوێکی لە مەڕەکان ببا ئەم شەو وەکو هەموو گەنجێکی تر ئەم شەو نخۆنیەکەم زانم دنیا چ باسە الله یەک شەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچێتە دەرەوە بۆ ناو مەککە جۆی لە دەنگی گۆرانی و ئاهەنگێک کە بێ فەرمێ چێ ئەمە چییە فەرمێ ئەو فڵان کەس و فڵان کەس زەواجیان کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە نزیکە بێتەوە لە ئاهەنگەکە خەوی لێکرێ کاتێک تشکی خۆر خەبەرێکاتەوە خوای گەورە نەیهەڵێت تووشی هیچ بێ بۆی کەس لەو ئاهەنگیان نەیبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرچۆپی گرتووە و هەڵەپەڕێ و یاخود بە مجرد ئەوەی گوێی گرتووە شەوی دوایی ئەڵێ ئاگاد لە مەڕەکانم بێ لەی دوێنێ تۆ چووی بۆ چۆ ئەڵێ وەڵاهی حاڵ و مەسەلە ئاوا بوو خەوم پیاکەوە تا بەیانی ئاگام لە هیچ نەبوو ئەم شەوەش ئەچێتەوە جارێکی تر بۆ ئەوەی کە لە ئاهەنگێکە لە شوێنێکە لە شوێنی سەمسەرە و یاری و قومارخانەیەک و گازینۆیەکە نا هەر شوێنێکە خەڵک تیامێنێتەوە بزانێ خەڵک باسی چیەکەن و چ باسە دیسان کە نزیکە بێتەوە ئاوا خەوی لەیەکەوێ هەتا وەکو بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەجارێتەوە فەرمێ فوالله ما هممت بعدهما بسوء مما يعمله أهل الجاهلية حتى أكرمني الله بنبوته قسم بخوا دوای ئەمە هیچ کاتێک بیریشم لەوە نەکردوێتەوە بە دوای ئەم شتانەیە بچم هەتا خوای گەورە شەرەفمەندی کردن بەمە کەسێک نییە بڵێ وەڵاوان نییە تۆ فڵان ڕۆژ لە فڵان شوێنە بوویت فڵان کات فڵان پێکە لەسەر دەم بوو فڵان ڕۆژ لەگەڵ فڵان ئافەتی دایم پیسا قسەت کرد فڵان ڕۆژ بۆ فڵان شوێن چووی فڵان شەو لە فڵان جێگەیە خەڵوەتە بەست بوو فڵان کات نەزەرە لە فڵان کەس کرد سبحان الله تا ئەو حەددا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەکاریەکی تەواوی ئەخلاقی ئەکرێ بۆ ئەوەی کە بێ بە پێغەمبەری ئاخری زمانی ئەم ئومەتە کەسێک نەتوانێت لە هیچ شوێنێکەوە خوا نەخواستە لە کەداری کە یاخود پەنجەی بۆ درێژکە وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدرك غورناك غير علم الله سبحانه